بەناوی خوای گەورە و میێرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویست بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادە کردوون بە هیوای ئەوەی کە تا کۆتایی بەرنامە بینەرمان بن و تەواوی بڕگە و بابەتەکانیشمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس. خۆشەویستان سڵاوی خواتان لێبێ. بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێک هاتووە لە یەکەم کێشە و گرفتی عەمرەکارانی کورد و چارەسەری کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە بەڕێوەبەری گەشت و عومرەی شاری هەولێر لەگەڵمان دەبێ. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ناوەڕۆک و گرنگی و بایەخی کتێبی ئەرێ کوردەکان بوونە بەردەباست کە دوێنێ لە شاری سلێمانی بڵاوبوویەوە. هەروەها ڕەخساندنی هەلی کار کە دوێنێ لە ناوچەی شارەزور و هەڵەبجە و هەورامان ڕێکخراوێکی ئەڵمانی بە ناوی گیز ناوی ئەو کەسە بێکارانەی تۆمار کردووە کە تا ئێستا هەلی کاریان بۆ نەڕەخساوە لەگەڵ کۆمەڵێ زانیاری و راپۆرت و زانیاری بەسوود کە لە نێو بڕگە و بابەتەکانی بەرنامەکەدا جیان دەکەینەوە و ئومێ دەکەین جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشانەوەی عزیز و خۆشەویست بێ. بەڵە بینەرانی عزیز سەرەتاش دەچینە لای پێشبینی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بەڵە خۆشەویستان ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و گرنگانەی کە لە مێژووی ئەمڕۆدا ڕوویاندا و فەرمونون بینەریە. 11 شەشی ساڵی 1964 بڕیاری بەندکردنی هەتاهەتایی بۆ شۆڕژگەر و خەباتکاری گەورەی گەلی ئەفریقیا نێلسۆن ماندێلا دەرچوو. بەڵام لە زینداندا دەیانوانی ئاشتی خوازی و مرۆڤدۆستیدا بەگوێی نەیارانیدا و دەیگوت من هەمیشە دوای مافەکانی میلەتەکەم دەکەوم و گەر منیش نەبم میلەتەکەم دەستبەرداری ئەو مافەی نابێت. ئەوە بوو پاشتر بوو بە سمبولی ئاشتی و سربەخۆی بۆ گەلی ئەفریقا و لە زیندانیش ئازاد بوو. یانزەی شەشی ساڵی 1999 کۆچی دوایی خاتوو نەجیبە کچی مەلای گەورەی کۆیە. مەلای گەورەی کۆیە لە سەرەتای ساڵانی سەدەی بیستەمەوە لەگەڵ ئەو هەموو دابوو نەریتە ناشرین و بەدێوەزمە سیرکردنەی بۆ ئافرەت هەبوو و ئافرەت لە کۆمەڵگەیەکی پیاوسالەردا هیچ مافێکی نەبوو. خاتوو نەجیبەی کچی دەنێرێتە بەرخوێندن و دەبێتە یەکەم کچێک کە لە قوتابخانەی کوڕاندا لە باشووری کوردستاندا بخوێنێت. خاتوو نەجیبە بەهۆی خوێندەواریەکەیەوە بوو بە باشترین پاڵپشت بۆ کارەکانی باوکی و لە نووسینەوە و چاپکردنی تەفسیرەکەی مەلای گەورەی کۆیە ڕۆڵ و ئەرکی بەرچاوی گێڕا بە ناوی تەفسیری کوردی بۆ کەلامی خوداوەندی. نەجیبەخان لە 8 نۆی 1970دا لە شاری کۆیە لەدایک بوو خوشکی مەسعود محەممەدی بیریاری گەوری کووردە. خۆشەویستانم تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کێشە و گرفتی گەشتیارانی عەمرە یا عەمرەکارانی کورد بەتایبەت لە چوون و هاتنەوەیاندا بۆ ئەم مەبەستە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە قاسم بەرزنجی
بەڕێوەبەری گەشتی حەج و عومرەی هەولێرمان لەگەڵایە. مامۆستا قاسم سڵاوی خوات لێ بێگە دەنگتان لە ئێمە بێ، زۆر سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمانی بۆ قسەکردن لەسەر. بەڵێ فەرموو، بەڵێ کاکە، بەڵێ فەرموو یانیتان باش. زۆر سپاس بۆ جەنابتان. کاک قاسم لە ئێستاە ئەوەندەی کە ئێوە ئاگادار بن کێشە و گیر و گرفتی عومرەکارانی کورد لە چیدایە و کامانن ئەو کێشە و گیر و گرفتانە؟ کاکە بە یەک شت ئەمن بلۆ جەنابتان ڕووکەمەوە بەنسبەت گەشتی عومرەی هەمووی خۆی بەڕێک و پێچی بەڕێوە چوە بەڕێوە دەچێت. هەندێک تێبینی هەیە دەبی خەڵکان و مؤتەمران و دەستگا ڕادیۆیەکان ئەوە زۆر چاک هەرسەنجێنن کە مانجی ڕەمەزان بەنسبەت ئێمە زیاترین فشارە بۆ سەر گەشتی عومرە کە ئەو بەڕێزانەی ئارەزومەندن گەشتی عومرە دەکەن. ئەم ساڵ لە مانجی ڕەمەزاندا 6200 کەس گەشتی عومرەی کردووە کە پارساڵ ئەم ژمارەیە 2100 کەس بووە بە پێچوانەوە، یعنی قات زیادی کردووە. لە سەرتانسەری عێراق 3000 کەس بەس لە مانجی ڕەمەزان گەشتی عومرەی کردووە. ئەم یعنی دەکا 1000 کەس زیاتر لە پشتی حەجی ئێمە کە ساڵانە ئەمە لە کاتی حەجدا بە 12 ڕۆژ ئەودا دەگەڕێینەوە. ئەم کار کاتێک کە ڕەمەزان کۆتایی پێ خەسان ئێمە دەیەوێ هەمووی بە 1 ڕۆژ بگەڕێتەوە یان بە 2 ڕۆژ بگەڕێت. طبیعی گەڕانەوەی 6000 کەس ئەوەندە ئاسان نییە. ئەوە یەک. دووەمینش دائیمان ئێمە لەگەر بەغدا لەسەر هێڵین بۆ ئەوەی خشتە دابنێت. طبیعی خشتێک دروست دابنرێت بۆ هێنانەوەیان چەند فڕۆکتێکە کە هێڵی ئاسمانی عێراقی تایبەت دایناوە بۆ هێنانەوەی عومرەکاران کە دەڵێم یعنی بەنسبەت هەموو عێراق نەک بەتەنها بەس کوردستان. ئێمە شەوتێکی زۆر باشمان بڕیوە، خەڵکانێک بەڕێک و پێچی دەگەڕێنەوە. بەس ئەوەی کە ناڕەحەتە و خەڵکانێک تەحەمولی ناکەن مەسەلەن هیچ کەسێک بۆی نییە کە پێش یەکتر بێتەوە، یعنی یەکێک ئەگەر 8 مانگ چوو بێتە عومرە ناگەڕێتەوە تاکو ئەوانەی پێش 8 مانگ سەفەریان کردووە. واتە بە جوێرەی تەسەلسل و بە جوێرەی ڕێخستنی خشتەکان کە چۆن بەو شێوەش دەگەڕێنەوە هەر وەکو پرۆسەی هەست. کێشەکان بەتەحەمولەکەنا هیچ شتێکی تری تیاکە. باست لەوە کرد کە کاک قاسم ببوورە باز لەوە دەکەیت کە بەپێی خشتە ئەمرەکاران دەگەڕێنەوە. ئایا ئەو ئەمرەکارانی کە کاتەکەیان زیاتر دوا دەکەوێت لەوێ کێ مەسروفاتیان نەکات، ئایا قەرەبووی ئەو مەسروفاتی کە خۆیان دەیکەن ئێوە بۆیان نەگەڕێنەوە؟ بۆی خاتون هەموو بەڕێبەری کۆمپانیاکان ئەم حەقیقەتە زۆر چاک دەزانن. لەوێ نیشتەجێن لە باڵەخانەکانیان ناتوانین بە هیچ شێوەیەک لە باڵەخانە دەریانکەن بڵێن وەڵی ئەوانە لەسەر سادی خۆیان دەبی بخەون و ئەوە بگەن. هەموو کۆمپانیەکان ئەو حەقیقەتە دەزانن. کۆمپانیەکانیش کێشەیان نییە، چونکە ئێمە دائیمەن گروپێک هەیە تێدا ئاگاداری و ڕێنماکانی ئێمەیان بۆ کۆمپانیەکان بڵاو دەکەنەوە. تا ئێستا هیچ لەیەکی ئەوانە بۆ بڵێ کۆمپانیایەک عومرەکاری خۆی فرامۆش کردەوەیان لە باڵەخانەیەک بەدەری ناون کە ئێمە ئاگاداری هەموو عومرەکارانشمان کردەوە لە هەر کاتێک وەچی ساڵانی ڕابردوو ئەگەیەکە سکاڵاتی هەیە کە گەڕایەوە دەتوانی بە هاسانی بێتن. ئەگەر کۆمپانیاکە مقەسەر بوو ئێمە بە دوواداچوونمان هەیە و بە دوواداچوانمان لە ساڵان ڕابردوش کردووە. کۆمپانیا هەوە سزاشمان داوە یعنی بەڕێک و پێچی بۆیە هیچ شتێکی ئەمە لەسەر ئێمە حەبر نادێت. زۆر باشە کاک قاسم، ئایا تەنها ئەمرەکارانی هەرێم تووشی ئەم کێشە و گرفتانە ئەبن یاخۆت ئەمرەکارانی وڵاتانی دیکەش ئەم کێشەیان هەیە؟ ئەسڵەن عومرەکانی ئێمە لە عومرەکارانی پارێزەکانی کوردستان هەر کێشە پارێزەکان تری عێراق هەر کێشەیان نییە. ئەوان گەلێک کێشەیان زۆرترە. ئێمە ئەمە هیچ بە کێشە داناندرێت کەوەکی وتم 6000 و قسوور کەس قەت بە ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ ناگەڕێتەوە بە هیچ شێوەیەک هەر عێراق ئەو توانایی. کەواتە ئایا کێشەکە تەنها نەبوونی فڕۆکەی یان کێشەی تری؟ بەس هیچ کێشەی تر نییە، هیچ کێشەیەکی تر نییە. کێشەکە بەس ئەوەندەیە سەبر تەحملات دێتەوە بە جۆرەی خشتە دەگەڕێتەوە نابی ئەوەی کە زوو بگەڕێتەوە هەتا ئەوەی پێشی
کردووە نەگەڕێتەوە ئەوتر ناگەڕێتەوە ئەو خشتانە کەواتە هۆکار چیە بۆچی هەموو ساڵێک لە سەردەمی حەج و عەمرەدا بێم کێشەیە دووبارە بێتەوە هۆکاری ئەمە بۆچی گەڕێنیتەوە کا قاسم ئەوە بەدەست هیچ سنوورێکی بۆ دانادرێت کە وەک وتم مانجی ڕەمەزان خەڵکانی ئێمە هەمووی ئارەزومەندن کە مانجی ڕەمەزان ئەو سەفەرە بکەن هەر من پرسیار لە جەنابەت دەکەم ئایا شێوەیەکی ئاساییە 33,000 کەس لە مانجێکدا بچێتە عومرە ئایا لە کوردستانی ئێمە کە پارساڵ 2000 چوەتە عومرە ئەو ساڵ 6,000 بەڵام کاک شێخ کە ئەم هەموو لۆدە لەسەر فڕۆکەخانەکان هەیە لە کاتی گەڕانەوەکاندا هەیە بۆچی ئێوە خشتەیەک یا ڕێخستنێ ناکەن بە ئەو هەموو سەفەر وەکۆڵی عەمرەکارە نەڕوا و کابرا بۆ 15 ڕۆژی دووەمی مانگی پیرۆزی ڕەمەزان سەردانی عەمرەکە بۆچی هێشتا هەفتەیە بەسەر جەژنی شارڕۆژتوە ئەمڕۆ 8 شەوالە و هێشتا عەمرەکار نەگەڕاوەتەوە لە کاتێکا پێویست بوو 29 ڕەمەزان یەکی جەژن لێرە بێت هیچ کەسێک و هیچ کۆمپانیایەکیش ئەو زەمانە ناداتە عومرەکاری خۆی کە برێ لەو ڕۆژە پزە بدەگەڕێیتەوە ئەوە یەک دووەمینیش وەک گوتم ئەو شتە ئاساییەچکە هەر ئەم ساڵ نییە هەموو ساڵێک ئەو کارە ڕوودەدا و هەموو ساڵێش لە ساڵانی داهاتوش ئەو شتە هەر دەبێتن بە هیچ شێوەیەک ئەو شتە ناتوان چکە ئەوە مەسەلەی گەشتە و گەڕانەوەیانە بەو کلیە تەیارە مەحدودەی کە حکومەتی دەوڵەتی عێراقی هەیەتی لە چەند مەتار تۆر سیر کە مەتاری بەسرات هەیە نەجەفت هەیە بەغداد هەیە سلێمانی هەیە هەولێرت هەیە يعني ئەوەندە نییە خۆشی ڕۆژێ حکوومەتی سعودیە 5 سلۆتی داوەتە عێراق 5 سلۆت یعنی 5 فڕۆکە بۆی هەیە ئەو ئێستا ئێمە دوێنێ 2 فڕۆکەمان هەبووە ئەو ڕۆ هەموو هەر ڕۆژێ ئەمە فڕۆکەمان بەردەوام هەیە و خەڵکی ئێمە دێتەوە ئەو تەنسیقەت عومرەکانی کوردستان کراوە حتا دوێنێ لە دەستەی باڵای حەجی عێراقی گرێیان بەوە کردووە بە کەسانی خۆیان گوتووی دیکیان ئێوە ئیشە بەس بۆ کوردەکان دەکەن عومرەکاری پارێزنەکانی کوردستان ئیمال کردووە ئەو شەکوایە چوەتە سەر مدیری تەفویضی دەستەی باڵای حەج و عومرەی عێراقی زۆر باشەکە کاسم کەواتە دواوادەی گەڕانەوەی عەمرەکاران کەی دەگەڕێنەوە 3 ڕۆژی تر 16 مانگ ناخانی هەموو دەگەڕێنەوە چه گرنتیەک بۆ فڕۆکەکانی گواستنەوەی عەمرەکارانی کوردی لە کاتێکا بۆ منە زۆر جار ڕێژەیەکی زۆر دەخرێنە نێو فڕۆکەیەکەوە و ئەم فڕۆکەش لەوچە هیچ گرنتیەکی فڕین و وەکۆڵە سەلامەتی مەرجەکانی تونند و تۆڵی تێدا نەبێت باشترین نمونەش کاک شێخ لە کاتی گەڕانەوەی پێش جەژنی عەمرەکاراندا فڕۆکەیەک بۆی گڕگرتنی باڵێکەوە کە قسەی ئەوە هەیە کە لە عێراقا موشەکی بەرکەوت بێ تەواوی عەمرەکاراندا بەزێنرێن و تا دوای جەژن ناگەڕێنەوە کوردستان لەو شتانە لەو هەواڵانە ئاگادار نیمە ئەمێ بەس بە هیچ شێوەیەک ئەوە هەر دوورە لە ڕاستی بڵێ وەڵی خەڵکانێکی زۆر دەخرێنە ناو فڕۆکە هەموو کەسێک دەزانی فڕۆکە بە گوێرەی مەقعدەکانی خەڵک سوار دەکاتن ئێمە فڕۆکە ئێمە 355 کەسی خۆی 360 کەسە 355 کەس ئەوەی هیچ خۆنە ناو فڕۆکە بە پێوە ڕناوەستن یان خۆ لە مەمەڕەکان دانانیشن من ئەوەندەی ساڵە ئەوە 12 ساڵە گەشتی دەکەم سەفەر دەکەم تا ئێستا نەمدیوە لە فڕۆکە یەکێک بە پێوە ڕاوەستێ یان فڕۆکەیەک زیاتر لە تەحملی مەقعدەکانی خۆی خەڵک دەستێتە شتیوان نەدیسووە من قەتم تونند و تۆڵی فڕۆکەکانیش ئەوە سەر بە وەزارەتی گواستنەوەی عێراقی و هێڵی ئاسمانی عێراقی طبیعی ئەوان لیژانی تایبەتیان هەیە خۆ ئەوەندە ئاسان نییە کە فڕۆکەیەک بەبێ ئەوەی کە مەسلەکانی مەتانەی لێنێتە پێ و بە ئاسمانەوە بە فروژیانی ئەوەندەی ئەلحەمدوللا تاکە ئێستا شتێک ڕووی نەداوە نە لە سەفەری حەچونە لە جاتی عومرەش زۆر باشەکە قاسم کەواتە دوجار دڵنیایی تەواو دەدەنە عەمرەکاران کە لە پاش 3 ڕۆژی دی بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەبێ کێشە گشتیان دەگەڕێنەوە وەک گوتم دوادەوتنیان تەنها بە گوێرەی خشتەیە و بە گوێرەی چوونیانە و بە گوێرەی ئیمکانیەتی وەزارەتی گواستنەوەی عێراقیە و ئەم شتە نەک ئێستا لە داهاتووش هەر دەبێتن پرۆسەی حەج من یەک میسال بۆ بەڕێزابینم ئەم ساڵ وەک دەڵێم 6500 کەس چووەتە عومرە لە یەک مانگدا ئێمە هەمووی ژمارەی حاجیانمان 4850 کەسە ئەودا ئێمە بە 12 ڕۆژ لە کاتی حەج دەگەڕێنەوە کە ژمارەی هەموو حاجیانی کوردستان 35000 حاجیە کە ئەو ساڵ بەس لە مانچی ڕەمەزان 33500 کەس
لە عێراق چوەتە عومرە، یعنی بەقەدر ژمارەی حەجی ساڵێکی کامل. کەواتە ئێوە بۆچی بە جۆرێک ئەمریکاران نانێرن بۆی لەو سەرەوە کێشەتان بۆ دروست نەبێت، ئەتوانن لە مانگی ڕەمەزاندا ئەو ڕێژە زۆرە وەرنەگرن سەرجەم کۆمپانیاکان بۆەوەی لەو سەرلۆ دروست نەبێت و کێشە بۆ ئەمریکارانیش دروست نەبێت، بۆ ئەبێت لە کاتی ئەمریا ڕێژە زیاتر بێت لەوەی لە مەوسومی حەج. خاتون پرسیارەکە زۆر جوانە، بەس من تۆ ئەخەمە ئاکەم شێت توانای وڵاتی بڵێ گەشتی عومرە مەکە، یان چێ دەزانێت بڵێ لە 5 ملیۆن دانیشتوانی هەرێمی کوردستان بڵێ کاتە دەبێت 2000 کەس ئەسا بچێتە عومرە. خەڵکی ئێمە هەموو زەقتی گەشتی عومرەیان بە تایبەت بە دپرەیە خسەتە سەر مانچی ڕەمەزان و بە تایبەت دوای مانچی ڕەمەزانش مانچی سێ کە کاتی مانچی پشۆکانی هەرێمی کوردستانە. لەو دوو مانگە شارێکی یەکجار زۆرە، کەسیش ناتوانێت ڕێ لە هاوڵاتیان بگرێت. زۆر باشە کاک شێخ، بەنسبەت گەشتی پیرۆزی حەجەوە عەمرە لەوە چێ گەشتێکی تا ڕادەیە وەکو حەج ئەو ئەهمیەت و گرنگیە نیەوە، ئەو قەرەباڵغیەش نابینرێت لە عەمرەدا. مانگونیوێکی تر گەشتی پیرۆزی حەج لە هەرێمی کوردستان وڵاتانەوە دەست پێکا بۆ شاری مەکە و مەدینەی پیرۆز. پلان و بەرنامەی ئێوە چییە بۆ ئەوەی ئەم گرفت و کێشە و وەکو ئەڵێ ئەمە هیچ کاتێک ئەوە بە گرفتدا نانێت، ئەوە مەکەنە گرفتی هاتنەوە چون ئێوە، چونکە ئێمە وڵاتێکی سەربەخۆنین هەتا هێڵی ئاسمانی تایبەتمان هەبێ و وەچی ئەو وڵاتانە لە بۆ بە 12 ڕۆژ بچین سەفەری حەج بکەین و بگەڕێینەوە. ئێمە دەبێ ئەوە بزانن کاتێککە باس دەکەن 5,000 کەس وڵاتی عێراق یعنی هەرێمی کوردستان حەج دەکات، دەبێت بزانن ئەو 5,000 لە پاڵ 36,000 عێراقە، یعنی واتە ئەتۆ بە سەفەرنامەدا نوێت بەرنامەی چوون و گەڕانەوەی 26,000 کەس دادەنرێن، نەوەکو ئێستا ئەو سات ترسەیەکە حەسەی زیادە پێتر بێتە 50,000 کەس، لەوانەیە ئەو 50,000 کەسە لە ئێستاوە من دەڵێم لەوانەیە کێشەی گواستنەوە و گەیاندنیان و گەڕانەوەیان پەیدا بکەن. کەواتە بۆ گەشتی پیرۆزی حەجی ئەمساڵ چ پلان و بەرنامەیەکتان لەبەردەستایە و تەمان چی بکەن؟ بۆ ئامادەکاریەکان ئەوە لە تەواوبووندایە ئینشاءالله وەک ساڵانی ڕابردوو لە 10 تا 15 حەوت ڕەحلەی یەکەم دەست پێ دەکات و بەجێرە ئەو خشتەیەک وەک ساڵانتان دەبێت باڵا حەجی عومرەی عێراقی حاجیان دەگوازرێنەوە هیچ کێشەی تاکو ئێستا سەریان نەداوە. ڕێژەی گەشتیارانی حەجی پیرۆزی ئەمساڵ لە هەرێمی کوردستان دیاری کراوە تا ئێستا کە ئەزان چەند کەس سەفەری حەجەکەن؟ بەڵێ 4880 کەس سەفەری حەج دەکەن. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز شێخ قاسم بەرزنجی بەڕێوەبەری گەشتی حەج و عومرەی هەرێم. زۆر سپاس کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە لەگەڵمان بووین. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان، پاش ناوبڕێک دەگەڕێینەوە لاتان و بەردەوام دەبین بۆ تەواوکردنی تەورەکانی بەرنامەکەم. ناوچەی ئێرە پرژە زۆر خۆشە، ئەمە لەگە برادە ناوڕاتین لە بۆ ئێرە لە بۆ ناو بەفرێ بەڕاستی هاوینان بەفر زۆر خۆشە، مەسەلەن لە خواری گەرمەیان ئێستا من هەولێر هاتینە، لێرەش بەفر ئێستا زۆر سارد بە خۆتان دەزانن، زەوە کەشی خۆشە و بەڕاستی لەو مانگەی بێنا بەفرێگە لە خۆشە، منتیقەشی زۆر خۆشە، هیوادارم حکومەت پەرەی پێ بدات لە ڕووی گەشتیاری و ڕێگاوبان زیاتر پەرە پێ بدەن لە بۆ ڕۆی خەرێک گەشتاری زیاتر ڕووی لێ بکاتن. ئەمڕۆکە لە گوندی پڕژێ جەوەکی زۆر خۆشە بەڕاستی کە دەچنە سەریان خەرک ڕووی لێ دەکاتن. ئێستا ئێرانە خۆشین جەویە زۆر فێنکە، پێویستە ئێرە بپارێزرێ، ژینگە پیس نەکرا ئەو خەڵکان دێت ئێرانە کە ئەشیاکەی کە ناخواش ناخواردن ئەشیاکەی ناو زلفەچی دەکات لەگە خۆی بووەتەوە لە جێکی دای بنێکە شارەوانی یاریگرتەوە.
ئێرە بکرێتە گەشتیاری جێکی خۆش بی وبێ ئەو خەڵکەکە ڕووی دێ دەکا لێ بێزار نەبی. خۆشەویستان ئەوەی بینیتان راپۆرتێک بوو هاوکارمان ئازاد ئۆمەراوەیی لە هاوینە هەواری بەفراوی پرژێ لە دەڤەری باڵەکایەتی بۆی ئامادە کردبووین کە لە وەرزی گەرمی هاویندا بەشێ لە هاوڵاتیان بۆ بەسەربردننی کاتەکان و بۆ وەرگرتنی چێژ هەم لە فێنکی ئەو شوێنە و لە سروشتە جوانەکەی سەردانیەوەکەن. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەیی. دەچینە لای ناوبڕێک و پاشتە دێنەوەلاتان بۆ قسەکردن لەسەر تەوەری دوایمی بەرنامەکەمان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. گەڕان بە دوای تامێکی نایابوو بۆنێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک. تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی شربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شربەتی خاڵقی. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ڕیسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام ژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. خۆشەویستان دووبارە سڵاو لەگەڵتانین بۆ قسەکردن یا تەواوکردنی تەوەری دووەمی بەرنامەکەمان. دوێنێ لە شاری سلێمانی کتێبی ئەرێ کوردەکان بوونە بەردەباز لە نووسینی بریان ڕۆبەرت گیبسن و وەرگێڕانی شەفیقی حاجی ختر بڵاو بوویەوە و هێشتا نەشکەوتۆتە بەردیدەی خوێنەران. ئێمە وەرگێڕەکەمان هێناوەتە نێو بەرنامەکەمان تا قسە لەسەر کاریگەری و بایەخی ئەم کتێبە بکە، بە تایبەت لە 17 ساڵی 1958 بۆ 1975 کە موئامەرەیەکی زۆر خراپ و نەگریز بەرامبەر بە میلەتی کوردە بووە و یەکگرتنێکی ژێربەژێری نێوان ئیسرائیل و سەدام و شای ئێران و ئەمریکا و یەکێتی سۆڤێت هەبووە. هەمویان وەکو داشی دامەیا وەکو تۆپی یاریگای وەکو بەردەبازێک حسابیان بۆ کورد کردووە. کوردیان وەک پەیژە و پردێک بینیوە بۆ گەشتن بە ئەمانج و مەرامەکانی خۆیان بەڕێز. شەفیقی حاجی خدر نووسەر و وەرگێڕی لە هاتووی کورد، سپاس بۆ ئامادەبوونتان کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی تەوەری دووەمی بەرنامەکەمان. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تەلەڤیزیۆنی پێیان و سپاس بۆ کاکریاس. ماوەسا شەفیق جار سەرتا خۆشحاڵین کە یەکەم قسە لەسەر کتێبی ئەرێ کورد بوونە بەردەباز جەنابتان لە کەناڵی پەیامەوە دەیکەن. سەرەتا دەمەوێت لەسەر گرنگی و بایەخی ئەم کتێبە بۆ نێو کتێبخانە و ڕۆشنبیری کوردی یا فەزای ڕۆشنبیری کوردی لە چیدایە؟ بەڵێ زۆر دووبارە سپاس و ڕێز و پێزانین، هەروە سپاسیش بۆ ڕێز و پێزانشم بۆ بینەران. بەڕاستی دەمەوێت لێرە لە خاڵێکی زۆر گرنگە لە سەرەتایەک دەست پێ بکەم کە بەشێکی پاشکۆی کتێبەکەیە کیسنجەر کە ئێمە ڕێویە گەورەکە یان بە بنە پیتۆلی ئەو کارەساتەی ئەو ڕووداوانەی لە دوای 72 بەسەریەکەوە هاتن کە لەگەڵ ئەو پەیوەندی کورد لەگەڵ ئەمریکایان دەستگانی هێنیەکانی ئەمریکا بە تایبەتی CIA لەگەڵ کورد و لە ڕێی ساواک و مۆساد و لە ڕێی دەوڵەتەکانی دەوروبەریشەوە کیسنجەر لە کتێبێکی خۆی هەیە بە ناوی ساڵەکانی نوێبوونەوە لەوێدا بۆ یەکەمین جار نووسەرێکی گەورە یان سیاسەتمەدارێک و دوولماتێکی گەورە 25 لاپەڕە سەبارەت بە ڕووداوی کارەساتی 75 بنووسێ یان ئەو ئەزمونەی خۆی کە لە 72 دەستی تێکەڵ کردووە لەگەڵ کورد تا دەگاتە کۆتایی تا 23 ئازاری 1975 لەوێ بە دێڕێک دەست پێ دەکا زۆر سەرنجڕاشێشە. من ئەو کتێبم هەمووی تر وەڕوە نەژێڕەوە تەنیا ئەو 25 لاپەڕەی سەبارەت بە کوردەکە بە ناوی تراژیدیای کوردەکانەوە هێناومەتە خصومەتە پاشکۆی ئەو کتێبە. دەڵێ خواوەندەکان لە بەهاری 1975دا بەڕووی دۆستەکانی ئەمریکا پێ نەکەنین لەوانەش کوردەکان. ئەیدی ئەم کتێبەی دواتر ڕۆبەرت گیبسن هاتووە دکتۆرانامەیەکی نووسیوە لە ساڵی 2013 بە ناونیشان دواتریش لە 2015 کردوێتە کتێبێک بە ناونیشانی ئەرێ فرۆشرا کورد فرۆشرا کتێبەکەی. بەڵام ئێمە هاتوین دەقی تێزەکەی دکتۆرانامەکەیمان هێناوەتەوە کردوتە کوردی بەوەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا کورد عێراق جەنگی سارد لە نێوان 14 تەمووزی 1950 تا 20 ئازاری 1975. پێم وایە ئەم قۆناغا کە نووسەر تێزەکەی لەسەر نووسیوە زۆر گرینگە زۆر چارە نووساز بووە بۆ سێ شت بۆ سێ حاڵەت بە حاڵەتە گشتیەکە بۆ جەنگی ساردی لە نێوان یەکێتیش سۆڤێتی پێشەجاران و وڵاتانی ڕۆژئاوا بەسەردەستەی ئەمریکا بۆ عێراق چونکە لەوێوە ڕژێمی پاشایەتی دەڕوخێنرێ و ڕژێمێکی نوێ دێتەکایەوە کە ڕژێمی کۆماری ئیدی ئەو ڕژێمە کۆماریە بە دوای خۆیدا کۆمەڵێک کودەتا یەک لە دوای یەک بە دوای خۆیدا دێنێ تا ساڵی 2004 سێهەمیشیان کاوەی ڕاستەخۆ پەیوەندی بە ئێمەوە هەیە شۆڕشی کول لە ساڵی 61 یان باوا بڵێن لە 1950 کاتێک کە عەبدولکەریم قاسم ڕێدەدا مەلا مستەفا بارزانی بێتەوە لە رووسیا و لە بەغدا نیشتەجێی دەکات و کۆشتی سەباحی کوڕی نووری سعیدی دەداتێ دوای ماوەیەک لەوێ ناگیرسێتەوە دەچێتەوە بارزان و ئەو ڕووداوانە ڕوودەدەن و دواتریش لە ساڵی 61 ئەوەی پێی دەگوترێت شۆڕشی ئەیلول سەر هەڵدەدا تا دەگاتە ئەو قۆناغا چێبرچەیەیان ئەو قۆناغە ڕوبەڕووبوونەوەی تا دەگاتە 72 لەوێ وە ڕۆڵی گەورەی ئەمریکا دەست دێتە گۆڕێ ئینجا لە 72 بۆ 52 قۆناغێکی زۆر هەسیارە و هەبوو بورا 75 کەش بە کارەسات دەشێتەوە. بەڵێ
مەسمەوی ئەم کتێبە ئەم قۆناغە مێژووی هەستیارە چارە نووسازە باز دەکات. لەو 25 پەڕەیە کە بەڕێزت وەرەگێڕاوە بە شێوەیەکی گشتی چۆن باز لە کورد کراوە بە تایبەتی شۆڕشی کورد چۆن باسی لێوە کراوە؟ لەو 25 پەڕەیە ئەم 25 پەڕەیە لەوەدا هاتووە کە دوای 75 لە 76 کۆنگرێسی ئەمریکا بە دوواداچوونێک دەکا بۆ هەموو ئەو ڕووداوانەی کە پەیدا بوون بە تایبەتی ئەوەی شکستهێنانی شۆڕشی کورد لە ساڵی 1975 لێژنەیەک پێک دێنێ لە کۆنگرێس بە سەرپەرشتی پایک دواتر سیناتۆر پایک دواتر راپۆرتێک دەنووسێت راپۆرتەکە بە ناوی راپۆرتی پایک دەبێ لەوێ تۆمەت ینی هۆکاری ڕووخانەکە دەدرێتە پاڵ کیسنجەر و هەروەها دەدرێتە پاڵ CIA بۆ پاکانەکردن بۆ تەبریرکردن بۆ پۆزیشنانەوە بۆ ئەستۆپاچی خۆی کیسنجەریش لە کتێبەکەی خۆی لە ساڵانی نوێبوونەوە کە 1950 لاپەڕەیە لەوێ 25 لاپەڕە سەبارەت بە تراژیدیای کوردەکە دەنووسێت لەوێ هەوڵ دەدا بە بەڵگەوە بە ژمارەوە ئەو قۆناغە مێژوویە گرنگە بە تایبەتی لە 72 لەو کاتەی بڕیار دەدا بە خۆی و نیکسن لەگەڵ شاددا دەنیستن و یارمەتی بۆەوەی دەست لەگەڵ کوردەکان تێکەڵ بکەن و یارمەتی کوردەکان بدەن لە 75 بەوە دەشتێتەوە ئەو ئەستۆپاچ خۆی دەردەکات دەڵێ خەتای من نەبووە کوردەکان وایان بەسەر هاتووە زیاتر خەتایەکە دەگەڕێنێتەوە ئەستۆی CIA بەڵام بە پلەی یەکەمیش شای ئێران تاوان با دەکات لەو پرسەیە ئەو دەڵێ شای ئێران نەپرسی بە ئێمە کردووە نەڕاوێژی پێکردوین نەقسەشی لێ وەرگرتوین بەوەی کە لە ئازاری 75 دەچێتە جەزائیر و ڕێککەوتنا مەشومەکە لەگەڵ سەدام حوسێن بەدەست پێشخەری هەندێک لەسەرکردە لە سەرۆک و مەلیکەکانی عەرەب ئیمزا دەکات واژۆ دەکات لە بەرامبەر ئەوەی کە خەڵی تالوک یان ئەو هێڵی ناوەڕاستی شەتل عەرەب بێتە سنوورێک بۆ لە نێوان ئاوی عراق و ئاوی ئێران و لە بەرامبەر ئەوەدا دەست لە کورد هەڵبگرێت و هەموو ئەو چەک و یارمەتی و ئاسانکاری لۆجستیکی کە بۆ کوردەکان کراوە لەسەر دەستی شا بکشێنێتەوە ئەو وای لێ دەکرێت کە شۆڕشەکە بکەوێت و نسکۆ بێنێت و هەرز بهێنێت. زۆر باشە لە هاوکێشەی نێوان سۆڤێت ئەمریکا ئێران ئیسرائیل عێراق کورد چ ڕۆڵێکی لەم هاوکێشەیە گێڕاوە ئایا کوردیش ژمارەیەکی سربەخۆ بووە لە تەواوکردنی هاوکێشەکە یان بۆ نمونە تەنها وەکو جەناب داماژت پێکوە بەردەبازێک بووە پەیژەیە بۆ پردێک بووە چۆن ڕۆڵی کورد لەم هاوکێشەیەدا ڕوونەکەنەوەیەوە؟ پرسیارێکی دروستە ینی هەر کرۆچی باسی کتێبەکە وەکو دووسەر باسەکە بە درودرێژی ئەم وەڵامدانەوەی بەرسەفدانەوەی ئەم پرسەیە هەموو ئەو حاڵەتە ینی هەموو سەرەداوی ڕووداوەکان لە ڕوودا و کودەتا یان شۆڕش هەر ناوێکی لێ دەنرێ لێ بنرێ لە 4 تەمووز 50 دەست پێ دەکات کاتێ سیستەمی پاشایەتی دەڕوخێنرێ بەو شێوە خوێناویە کە ڕووداوەکەی 4 تەمووز ڕوودەدا لەوێوە حاڵەتێکی سیر تووشی حاڵەتێکی هێدمەگرتن تا ڕادێک شۆکیش تووشی هێزەکانی ڕۆژ ئاوایی بەسەر دەستەی ئەمریکاوە دەبێت کاتێکە عەبدولقەریم قاسم و عەبدولڕەحمان عارف بەیەکەوە ئەو کودەتایە دەکەن پرسی ئەو کات پرسی ئەوە دێتە گۆڕێ کاتێککە پاشایەتی نامێنێ ئەو ناوچێ دەوڵەمەندەکە دەکەوێتە سەر کەندا و کە زۆر دەوڵەمەندە و چارە نووسازە بە هەناردەکردنی نەوت ئەو شلە بۆگەنەکە کەم زۆر زار ناوی لێ دەنێم ئایا هەروەها ئەو بیرۆکە و ئەو هزرە و ئەوەی پاشخانی کودەتایەکە یان نزیک بوونەوە لە کۆمۆنیستەکان لە حیزبی شووعی ئەو کاتی عێراق ئەمە ئەوە نییە کە دەستی سۆڤیەت بچێشێت بۆ عێراق و دەستی بگاتە ئاوەگەرمەکانیان هەیە هیچ نەبێ ببێتە هێزێکی فشار لەسەر لێواری لەسەر دەروی کەنداوی عەرەبیدا هەریس نەبێت لەبەر بە حکمی ئەوەش کە عێراقیش تا ڕادێک لە دەوڵەتی شۆرەوی ئەو کات سۆڤێتی ئەو کات نزیکە بەمە جموجۆڵێک گوڕیەک هێزێک تەکانێک دەدرێتە ئەوەی پێی دەگوترا جەنجی سارد لە ساڵ لە 58 بەسەرەوە بە تایبەتی لە ناوچە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەمە جەنگەکە ئاگر خۆشکردنەکە زۆر تێختیر زۆر گوڕتر زۆر بەهێزتر دەبێت ئەمە وا دەکات ڕاستەوخۆ ئەم هێزەکانی ڕۆژ ئاوا جیهانی ڕۆژاوایان بلوچی ڕۆژ ئاوا کاردانەوەی لەمەڕ
کودەتاکە عەبدولکەریم قاسم بێت بە دوو سەرەوە کاردانەوەکەی دەبێت کە زۆر گرنگە. یەکەمیان ئەمریکا لە ڕاستەخۆ دەچێتە لوبنان تەداخل دەکات و شوێنێک یعنی جێپەکەی خۆی قایم دەکات، بەریتانیاش لە ڕێگەی هەروەها تەداخل دەکات و دەستەوە دەدات و دەچێتە ئوردن بۆ ئەوەی بە حکمی ئەوەی کە شانشینی ئەو کاتی ئوردنی داوا دەکات و وڵاتەکانی دیکەی عەرەب داوای ئەوە دەکەن کە بەهانای عێراق بێن، بەهانای شانشینی هاشمی بێن. هەموو ئەوە دەکات کە سەرەتا قسەیەکی وا هەبووە، شتێکی وا هەبووە ڕاستەخۆ بێنە ناوەوە و دەست بخەنە کاروباری عێراق و لێ نەگەڕێن ئەو کودەتایە کە بووە بە تەواوی سەر بگرێت و ئەو ڕەوشە ئەو هەژمونەی بەسەر عێراقدا بشێت. دەترسی ئەوەی کە دەستی سۆڤیەتەکان دەستە سوورەکەی لە پشت بێ. لەوێوە جەنگی سارد تەشەنە دەکاو بە گوڕ دەبێ. ئیدی لەوێوە هەموو پیلانەکان، هەموو سەرەداوەکانی هاتنە ناوەوە، هەموو خۆتی هەڵقورتانەکان، هەموو دەستکاریەکانی هێزەکانی دەرەوە، هێزەکانی نێودەوڵەتی بەسەر دەستەی ئەمریکا و رووسیا هەروەها هەرێمیەکانیش دێتە پێشەوە. ئیدی لەو گەمە ساردا، لەو گەمەی جەنگی ساردا ڕۆڵی کورد دێتە پێشەوە بە تایبەتی کە لە ئەو یەکیان گیر نەبوونەوە یان ئەو ڕێک نەکەوتنەی کوردەکان بەسەرۆکاتی ئەو کاتی مەلا مستەفا بارزانی لەگەڵ عەبدولکەریم قاسمدا کە دێتە گۆڕ دواتش ئەو هەرا و شەڕ و تەقەی بە تایبەتی لە 11 ئەیلولیشکە ئەوەی پێی دەگوترێت سەرەتای شۆڕشی ئەیلول لێ دێتە پێشەوە. ئەمە دەبێتە داردەستێکی زۆر گرنگ یان وەکو لە کتێبەکەش لە ناونیشانی کتێبەکە ئاماژەمان پێکردووە بەردەبازشی زۆر گرنگ بۆ چەند لایەنێک بۆ چەند تەرەفێک. لە سەرێکەوە دەبێ ئاماژە بۆ بدەین هەموو ئەو پەیوەندیانە یان هەموو ئەو دەستێوەردانەی کە ئەو دەوڵەتە زلهێزەکانی ئەو کات و دەوڵەتە هەرێمیەکان کردویانە ڕاستەوخۆ لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسی لە ڕێی وەزارەتی دەرەوەییان ئەو کاریان نەکردووە، بەڵکو ڕاستەوخۆتر و هەروەها ئەو کردەیە کە پێشی گوتراوە کردەی ژێربەژێر یان یانمەتی ژێربەژێر بەشی هەرە زۆری لە ڕێگەی دەستگا مخابراتیەکانیەوە کراوەتە لە ڕێگەی CIA کراوە، لە ڕێگەی مۆساد کراوە، لە ڕێگەی ساوا کراوە، هەروەها لە ڕێگەی دەستگا مخابراتەکانی دیکە کراوە، ئەوەی یەکێتی سۆڤێتیش لە ڕێگای KGB کراوە. ئەمانە هاتوون و هەرێک بۆ مەمەرامی خۆی بەوەی سەرەتا رووسیا پژگیری کوردەکانی کردووە بۆەوەی جێگەی عەبدولکەریم قاسم و ئەو ڕوانگەی ئەو بیرۆکەی کە بەرەو نزیک بوونەوە لە کۆمۆنیزم بڕوە بەهێزتر ببێ لە بەرامبەر ئەمریکا وەروە لە بەرامبەر خۆرئاوا. دواتر خۆرئاوا ئاهاتووە یارمەتی کوردی داوە هەر لە ڕێگەی ئەو کەناڵە لنهێنیانە بۆ ئەوەی ئەو پێگەیە لەق بکات. ئەم بەهاناوە هاتنش ڕۆڵی گەورە و سەرچی و کارانگاز بۆ مۆسادی ئیسرائیل و هەروەها بۆ شا و هەروەها بۆ ئەو دەستگای کە شا دروستی کرد بوو بۆ ساواک دەگەڕێتەوە. بڵێ ببوورەکەواتە بەڕێزت پێ وانە کورد تەنها بۆ گەیشتن بە مەرامی زلهێزەکان هەمیشە بەکارهێنرابێت؟ ئەمە کورد بۆ ئەوەی بگاتە مەبەستێک ئامانجێک بۆ شۆڕشەکەیان بۆ ئەو جوڵانەوەکەی پەنای بۆ بێگومان پەنای بۆ هێزە نێودەوڵەتەکان بردووە، بەڵام ئەوە بە ئامانجی کورد بەو ڕێڕەوەی بەو داخواستەی کورد نەشکاتەوە. دەوڵەتە زلهێزەکان و هەرێمیەکان بە تایبەتی ئەمریکا و رووسیا لە سەردەمی جەنگی سارد، هەروەها دوو دەوڵەتی دیکەی ناوچە کە زۆر بڕیار دەربوون لەسەر عێراق و لەسەر کورد کە ئیسرائیل و ئێران بوون، ئەوان بۆ مەبەستی تایبەتی پاراستنی بەرژەوەندی ئاسایشی نەتەوەی خۆیان یارمەتی کوردیانەوە ئەوان کوردیان بەکارهێناوە. کوردیش وسویەتی لە ڕێگەی ئەو دەروی کە لەسەر بۆتەوە پێگەی خۆی لە نێو عێراقدا بەهێزتر بێ و باشتر بێ لەوەی کە هەبووە، بەڵام لە ئەنجامدا بەو کارەساتە شکایەوە کە کارەساتی دوای ڕێککەوتنی جەزائیری لێکەوتۆتەوە. لە لاپەڕەسی کتێبەکەدا توێژەرێک دەڵێ هیچ کاتێ ئیدارەی نیکسن و فۆرد پێکەوە بە هێندەی سەرەدەرزیەک باکیان بە کورد نەبوو و لەو کاتەشدا کە لە 1975 شای ئێران لەگەڵ ڕێکخەرانی ئۆپیک یا ڕێکخراوی ئۆپیکا کۆ دەبێتەوە، لەو کاتەشدا ئەمریکا پشت لە ویست و بەرژەوەندیەکانی کوردەکە. کورد لەو کاتەدا ینی بۆچی دڵخۆزێکی نەبووە، بۆچی ینی هەر هەمویان کۆک بوون لەسەرەوەی کە ئەگەر ئەمریکا بۆونە شار بەرژەوەندیەکانی لەگەڵ کووردا بوونە گرێبدا، ئەمریکا و سۆڤێتەوانی تریش دژی کورد وەستنەوە. بڵێم لەرێرە بەرا پرسارێکی زۆر گرنگە، ینی وەڵامەکەی بڵێن
با بە شێوەیەکی دیکە بڵێن ڕەنگ بێ هەر چەندە تێکەڵی زۆرێک لە ئەدەبیات و لە هەست سۆز بێت ئەمە پرسیارێکە مێژوو قەدەر دەبێ وەڵامی بداتەوە لە مێژووشدا بار و دۆخی سیاسی کورد کە هاتووە لە قۆناغە مێژوویەکانی خۆیدا بەو شێوە هاتووە هەر قۆناغێک بە زۆرێک ڕاستە ڕوخسار و ڕواڵەتێکی تایبەتی هەبە بەڵام قۆناغەکەی دوایەوە ناوەڕۆکەکە ئەوەی نەهامەتیەکە کوێرەوەریەکە کوێفەڕاتەکە کارەساتەکە کە بەسەر نەتەوەی کووردا و بەسەر گەلی کووردا هاتووە دووبارە بۆتەوە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بووە لە نەبوونی پێگەی کورد وەکو دەوڵەت وەکو قەوارە وا بووە لەوەی کە کورد لە بواری نەتەوایەتیەوە بەو شێوەی پێ نەگەیشتووە کە بەڕاستی نەتەوەیەکی هۆشیار بێ یان نەتەوە بێ بەو واتا پێناسە ڕۆژ ئاواییەی کە نەتەوە و دەوڵەت بێکەوە نەتەوە دەوڵەت گرێ دەدات و بە جۆری قەواری سیاسیەوە دەیهێنێ بۆیە چارەنووسی کورد زیاتر لە ڕێگەی سەرکردەکانی لە ڕێگەی دەستڕۆیشتوەکانی لە ڕێگەی سیاست بازەکانی بەو ئاقارەدا ڕۆیشتووە کە تا ئێستا ئێمە دەیبینین و ئەنجامەکەشی بەداخەوە نەرەییانەیە مەبەستم ئەوەیە ئەو دەستێک کەڵکردنە یان ئەو بلینکە ئەو پەیوەندیەی کورد سەرکردەکانی کورد ئەوانەی کە سەرکردایەتی شۆڕشی کوردیان کردووە لە قۆناغە زۆر بە زۆرەکان لەگەڵ دەوڵەتەکانی زلهێز لەگەڵ ئەوەی کە پێی دەگوترێ یارمەتی دەرەچی بۆ کورد لەسەر بنەمایەک نەبووە ئەو بنەمایەکە نەتەوەکانی دیکە بەجێی بێن و لەسەر ڕێڕەوەک بێت ئەمەش هەڵبەت پاشخانی ئەوانش لە بە حکمی بیرێنێتەوەیەکە بە حکمی یەکانگیرێکە بە حکمی تەبابوونەکە ئەم پاشخانەش یان ئەم بنەمایش نەبووە ئەمە وای لێ کردووە پێگەی ئەوان لە بەرامبەر دەوڵەتەکە زلهێزەکان لە بەرامبەر دەوڵەتە هەرێمیەکان لەق بێ و لاواز بێ کە لە 58 ڕووداوەکە ڕووداوە هەرە گرنگەکەی عێراق ڕوودەدا عەبدولکەریم قاسم پاشایەتی دەڕوخێنێ قۆناغێکی نوێ دێتە پێشەوە ئەو قۆناغ نوێ ساڵی یەکەم و دووەم ئینی ڕێخۆشکەر بووە ئومێد بەخش بووە کە بەڕاستی کورد دەڵێ لە سەرەتای جەنگی جیهانی یەکەمیان لە چەند قۆناغێکی دیکەدا دەرفەتی زێڕین بۆ کورد هاتۆتە پێشێ نەی قۆستەتەوە یان لێ نەگەڕاون بە شێوەیەکی دیکە بە نەرەی یان نەشکاوەتەوە لە 58 بە ژوێرە کتێبەکە بێ بە قەناعەتی من کە خوێندومەتەوە لی تێگەیشتوم ئەو دەرفەتە هاتۆتە پێش بەڵام دیسا بە 2 ساڵی دوای ڕووداوەکە بە شێوەیەکی دیکە شکاوەتەوە کە هەم شەڕ و شۆڕ و بەرەنگاربوونەوەی دەوڵەت لەگەڵ کوردەکان لەگەڵ شۆڕش کرد بێتەوە سەرەتا ئەمریکا ویستویەتی بچێتە ناوە یان تەداخل بکە بەڵام بە جۆرێک لە زۆر سەرۆکەکانی ئەمریکا لەو حاڵەتانەیاندا لە چوونە دەستێک کەڵکردن لە نێو عێراقەوەها بۆ ینی هەر هیچ نەبێ بۆ ئاوردانەوە لە کورد ئەوە خاڵێکی زۆر گرنگە تا دەگاتە ساڵی 1972 تا سەرۆکی سن و کیسنجەر بڕیان نەدەن بە هیچ شێوەیەک ناوی کورد پێگەی کورد ڕۆڵی کورد لەو مەسەلە استراتیژیە بەو شێوەیە کە لە دوای 72 هاتوتە پێشەوە نەهاتوتە پێشەوە ئەوان سیاسەتێکیان پەیڕەو کردووە چاوەڕێ بکە و ببینە بەڵام دواتر لە ڕێگەی ئێران بە هاوکاری ئیسرائیل سەرکردەکانی ئیسرائیل هەروەها لەگەڵ مەلیک حوسێنی شای ئوردن هەموو وایان قەناعەتیان بە ئەمریکا کردووە کە پشگیری ئێران بکە لە هاوکاری کوردەکان ئەوە بوو کە لە ساڵی 1972دا بڕیارە گرنگەکەی نیکسن دەردەچێت بە پەسەندکردنی ئەو پرۆژە ژێر بە ژێرەی یان ئەو هاوکاریە ژێر بە ژێرەی CIA بۆ یارمەتیدانی کورد ئەمریکا سەرەتا وەکو کتێبەکە ئاماژەی پێدەکا لە هێنانەوەی مەلا مستەفا بۆ لەبانکردنەوەی عەبدولکەریم قاسم بۆ هێنانەوەی مەلا مستەفا لە تاراوگەکەی لە یەکێک لە کۆمارەکانی یەکێتی شۆرەوی جاران بۆ بەغدا لەوە ترساوە کە ئەوەندە ساڵی کە لەوێ بووە بەڕێز مەلا مستەفا ئەو سەرکردەی کورد بیرۆکەی کۆمۆنیزمی سۆشیالیزمی جۆشکراوە و یان هەروە لێکراوە خۆی و کادرەکان و پێشمەرگەکانی کرد بەو بیرە لەلایەن سۆڤیەتەوە هاندرابێ یان لەلایەن سۆڤیەتەوە ڕێکخرابێت بۆیە ناوی مەلای سوور پاشگرێک بووە لەقەبێک بووە وای لە ئەمریکا کردە تورساندیوتی بەڵام ئەوەی کە قەناعەتی بە ئەمریکا کردووە کە ڕەوشەکە بەو جێنیە هەم CIA ئەمە ببوورە ئەفسەرە گرنگەکانی مۆسادی ئیسرائیلی بوو هەروەها هەم شای ئێرانش
کەواتە کورد چۆن دەتوانێت پند لەو دوو ڕوویەی زلهێزەکان وەربگرێت بۆ ئێستەی؟ پرسیار ئەوەیە ئایا کورد پند وەردەگرێ هەرچەندە پرسیارێکی تەوسداریە پرسیارێکە بەڕاستی وەکو عەرەب دەڵێ شەڕ البەریەتی ما یضحک ئەوەی سەر بە قوڕ و سەر بە هەش دێنێتێ پێکەنین ئەوەیە ئایا کورد لە مێژووی خۆیدا لەو مێژووە دووبارە بوویەوەی شۆڕشەکان و بزوتنەوەکان و سەرکردەکانی لە مێژووی شکستی سیاسی و عسکەریەکانی خۆیدا دەرس وەردەگرێ لێرەدا بۆ وەڵامدانەوە دەبێ نازانم ڕەنگ بێ ئاخێوەر ببێتە واعیز نامەوێت ببمە واعیز بەوەی کە وەکو شاعیرە کۆنەکان وەکو ئەوە ئەحمەدی خانی لە سەرەتاوە باسی کردووە کورد دەبێ بەڕاستی بەرەو یەک بوون بڕوا بەرەو یەکان گیربوونی بڕوا بەرەو یەک ڕێزی بڕوا هەریس نەبێت زۆرێک لە یەک ڕێزی استراتیژیەشی نەتەوەیی پتە هەبێ یعنی دڵسۆزی هەبێ خەتی سوور هەبێ بۆ ئەوەی ئەو چوارچێوەی ئەو نەتەوەی ئەو داخوازیانەی ئەو ئامانزانەی کە دەکرێت بۆ کوردا بڕێت کە کورد بۆ خۆی دابنێ لێی لا نەدرێ پرسی ناپاچی و شۆڕژێڕی پرسی ناپاچی و شۆڕژێڕی یەکلا بکرێتەوە ینی زۆر جیا بکرێتەوە لە قۆناغەکانی مێژووی کووردا ئەمە زۆر تێکەڵاوە ئەمە ناوچەیەکی زۆر خۆڵەمێشی بووە ئەو هاوکاری دەرەشی پەنابردن بۆ ئەوەی کە پێی دەگوتێت دۆست یان دوژمنی دوژمن هەرێمی یان هیدەرەوە بە چ شێوەیەک بە چ ئاخارێک بۆ کورد دابرێن بە کورتی دەبێت کورد بەڕاستی لە هەموو ئەم شتانە پەنوەر بگرێ و بکەوێتە سەرپێی نمونەی هەرە زندویش حەقە کورد لەم بارەیەوە چاو لە گەلی جوو بکات چاو لە ئیسرائیلیەکان بکە کە لە ماوەیەکی زۆر کەم لە دوای ئەوەی کە لە سیڤەر کە ئێمە شانازی زۆری پێوەکەین لەوێەوە ئەوان بە هاتنە ناوەی هەر 65 و شەکەی بەیمانی بلفۆر دواتر ماوەی نزیکەی 30 ساڵ دەتوانیان بێگومان لەو کاتە بەهۆی جەنگی ساردەوە بلۆکی ئەمەی پێ نەکراوە لەو کاتە بۆی جەنگی ساردەوە ئەمریکا و سۆڤێت دوو دژی زۆر وەکۆڵێ بەرچاو بوون بەرامبەر بە یەک ئێران بە جۆری لە جۆرەکان لە وەکۆڵێ پلان و هاوکێشەی ئەمریکادا بوو عێراقیش بۆی خۆماڵیکردنی نەوت وە بوونی سۆڤێت وەک ساختکردنەوەی نەوتەکەی بازارێکی گرنگ بوو ینی سۆڤێت و بەعسیش جۆرە لە جۆرەکان هاوپەیمان بوون بەڵام بۆچی ئەم چوار دژە هەر چواریان لەسەر لێدانی کورد لەسەر لە ناوبردنی کورد لەسەر بە بەردەباسکردنی کورد کۆک و تەبا و هاوڕا بوون وەکوتم ئەو ئەگەر تەماشە بکەین ئەوە ڕەنگ بێ بیردۆزی گەلە کۆمێ یان بیردۆزی پلۆتۆ ئەنێ بیردۆزی مؤامەڕە پلانژێری بەو شێوە چوارچێوەدا ڕێژراوە نەبێ بەڵام لە دواتردا لە پاشخاندا لە چوارچێوە بە دینانی بەرژۆنیەکانیان بە ئەو بووە سەرەتا یەکێتی سۆڤێت هەوڵی داوە لە کورد نزیک ببێت بۆ ئەوەی لەگەڵ دەسەڵاتدارانی بەغدا نزیک بێت و ئەو پرۆژەیە کە هەیەیان بەتایبەتی عەبدولکەریم قاسم جێبەجێ بکە ڕێگری لێ بۆ پەیدا بوو جێبەجێ نەبوو ئەمریکا بۆ ئەوە پشگیری کوردی کرد کە لە جەنگی ساردا ببێتە ئەوەی کە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی تەواو سەرقاڵ بکە تووشی کێشە ناوخۆییەکانی بکە ڕێگر بێت لەوەی کە یەکێتی سۆڤێت بکشێ بۆ عێراق و بتوانێت دەستی بەسەر ئەو شوێنە استراتیژیەکەی عێراق و دواتریش لە ڕێگەی کەنداوە بگات هەموو هەوڵی هەموو خەمی شای ئێران کە نەیشاردوێتەوە لە چەند جارێک ئەوەش یەکێکە لە نینەکانی نێوکتێبەکە ئەوە کە باسی کردووە هەر کاتێک عێراق ڕازی بێ خەتی تالوکیان سازشن بۆ لەسەر شەتی عەرەب بکات کەنداویان شەتاوی عەرەب بدا بکات من پشت لە کوردەکان دەکەم هەموو خەمی ئیسرائیل ئەوە بووە بە تایبەتی لە ناوەڕاستی شێستەکانەوە بەسەرەوە لە جەنگەکانی کۆتایی شێستەکان و هەروە لە 1970 ئەوە کە سوپای عێراق وا لێ بکات دەست و پێی ببەستێتەوە لەمەشدا سەرکەوتن دەست و پێبەستنەوەی سوپای عێراقیش لەوەیە کە یارمەتی کورد بدات کورد دەرفەتێکی زۆر باشی بۆ هەڵکەت بوو لەو مێژووە لەو مێژوەکانی کورد دواتریش بەڵام نەیتوانیوە بقۆزێتەوە یعنی کێشەکە کورتهێنیەکە هەرچەندە جوگرافیای کوردستان و دەور و بەری و چوار پارچەی و هەردووە ئەو وڵاتانێک کە بەسەری داش بوو ئەوان هەموو هۆکارن هەمووی ڕاستە بەڵام لەگەڵ ئەوەشدا کورد نەیتوانی وەکو نەتەوە لە سەرپەی خۆی بێت و لە ڕێگەی سەرکردایەتی ئەم گەلە کۆمەکەیەی کە پێنج دەوڵەتی عێراق و ئیسرائیل و ئێران و سۆڤێت و ئەمریکا ئەیکەنە سەر کورد ئەم گەلە کۆمەکەیە وەکوڵێ جەماعیە
گرنگی و ئازایەتی کوردە وەکو نەتەوەیەک یا گرنگی وڵاتەکەیەتی وەکو سەرچاوەی دەرامەت و نەوت و کانزا بۆ ئەم وڵاتانە مەبەستم وەیە گرنگی کوردەم گەلە کۆمەکەی لە یەکریان وڵاتەکەی جێبایەخ و دەوڵەمەندیە تێگەم نازانم لەگەڵ وشەی ئاوڵ ناوی سیفەتی گەلە کۆمی لێرەدا کۆبووم چونکە ئەوان بە دوای بەرژەوەندی خۆیان داگەڕاونی ئەو دەرفەتەشیان داوە هاوکاری کوردیان کردووە کورد نەیتوانی ئەو هاوکاریە باشی بخۆزێتەوە بەڵام بۆچی ئەوەیان کردووە یان بۆچی کوردوای لێ هاتووە لە بەرچیە ئەو پرسی ئازایەتیە بەڕاستی پرسێکە زۆر جار بۆتە ئەوەی کە کورد خۆی لەبیر بکات لە مێژوشدا ڕۆژهەڵات ناسەکان گەڕیدەکان کە وەسفی کوردیان کردووە هەر بە ئازایەتی و بە شەڕکەر و بە چێوی وەسفیان کردووە کە پێ ناچێ ینی بە زانایی و بە حکمت و بە لێزانی و نازان بەچی بە سیفەتەکانی سیفەتە ئەرێنیەکانی دیکە باسییان نەکردووە ئەمەش خاڵێکە پێویستە مێژونوسان کۆمەڵناسان لەسەری بدوێن ئایا ئازایەتی ئەو سیفەتە باشەیە کە لە مرۆڤدا هەبێ یان لێزانی و داودۆزبوون و خۆ دەرباسکردن ئەوە گرنگە لە بەردەباسکردنی کوردە مەسەلەی ش لە بۆگەنەکە و شوێنی کورد بڵێ لە بەردەباسکردنی کووردا ئەوەی کە زلهێزەکان کوردیان کردوتە بەردەباس و پەیژەیە بۆ پەڕینەوە و گەشتن بە ئامانجی خۆیان کڵۆڵی و داماوی و قوربەسەری و چەساوایی کووردە یا ساویلکەیی و فری و دراوی و وەکۆڵێ بێپلانی و بێبەرنامەی کورد خۆی ئەم کامیان بۆچی لەم دووڕۆ کام کورد بۆچی کراوەتە بەردەباس کۆی ئەوانە و شتگەلی دیکەشی دێتە سەرێ لە کڵۆڵی نەزانی نەکبەتی یەک نەبوونی یەک ریزی نەبوونی استراتیژیەکی گونجا و نەبوونی حکمتێکی تیژبین و پێشبینیکەری سەرکردەکانی کورد هەموو ئەو هۆکارانە لە پاڵ ئەوەی کە کورد لە نێو چوارچێوەی چوار دوژمنیان چوار دەوڵەتی گەورەی کە هەیەک لە دەوڵەتەکان کوردی لە بەشەکەی دیکەی ئەگەر هاتبێت و ئەگەر هاتبێ مەرامێکی سیاسی یان ئامانجی سیاسی بەدەست تێنابێ بە مەترسی لەسەر ئەوەی زانیوە وێڕای ئەمەش ئەو شوێنە استراتیژیە و لە پاڵ ئەوەیدا کەش لە بۆگەنەکە لە بەشێکی کوردستاندا ئەمەش ڕۆڵێکی هەرە گەورە و گرنگی بینیوە لەو کارەساتە و لەو شێفراتانەی بەسەر کورداتەوە بەڵام لە هەمووی گرنگتر ئەگەر ئانە هەموو ئۆباڵ بن بەڕای من ئەوەی کە کتێبەکەش دەخوێنێتەوە ئۆباڵی سەرەکی کوردخۆیەتی بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شەفیق حاجی خدر نووسەر و وەرگێڕ زۆر سپاس کە لە سعودیەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس سپاس بۆ ئێوە و بۆ تەلەڤیزیۆن و پێیان خۆشەویست زانکۆی گەشەپێدانی مرۆیی کەرنەڤاڵێکیان ساز کردووە کە لەم بارەیەوە پەیامنێرمان ڕاستی حەمامین راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون پێکەوە بینێت بە دروشمی بەهرەی خوێندکاران لە بوارە جیاوازەکاندا چوارەمین کەرنەڤاڵی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەڕێوەچوو لە کەرنەڤاڵەکەدا چەند پرۆژەیەکی بواری تەکنەلۆژیا نمایشکران هەروەها پێدانی ڕێنمایی تەندروستی و نمایشی دیمەنی کەلەپوری و چالاکی خوێندکارانی بەشی زانستا پزیشکەکان بەشێکی دیکەی کەرنەڤاڵەکە بوو. پرۆژەکەم یارێکی تودیە بە جاوا دروستم کردو لەگەڵ لیبجیDX و بۆکس تودی وە سێڤیتیایە و توانی یاری پێ بکەی و بۆسێکیشی تایەوە گەشتمەتە بۆسەکە و تا ئێستا یەک مەرحەلەم دروست کردو بە تەمام بیکەم بە 3 مەرحەلە و بڵاویگەمەوە بەڵام جارە یەک مەرحەلە دروستکرا و دوومان خەریکی بووم. پرۆژەکەم لە کۆکراوی کۆمەڵک سیستەم پێگاتوە سیستەمی یەکەمیان یارمەتی کەسی ئاساییە ئەتوانێت بە دروستکردنی ئەکاونتێک و یاخود تۆ خاوەن کۆمپانیایەک بیت یارمەتی یا زیاتر بە کەسی ئاسایی بگەیت بۆ کەسانی کە پێویستیان بە تۆیە ڕاستەخۆ لە ڕێی ئینتەرنێتەوە بە داخڵکردنی کێشەکانیان و شوێنی شتە جێبوونیان کە نزیکە لە تۆ ئەوە تویان بۆێنێت و ئەتوانێن کۆنێکشنێک بکەن لەگەڵ تۆیان بەشی دووەمی سیستەمەکەش بریتە لە هەلی کار جۆ پۆرتەڵێکە کە کۆمپانیەکان و ئەو کەسانی کە پێویستیان بە کارمەندە لەوێ ئیشەکان پۆستەکەن بەو تایبەتمەندیەکان و بڕی موچەکەی ماڵانە تۆش ڕاستەخۆ توانی کۆنێکشنیان لەگەڵا بکەیت و سیڤی شتەکانی خۆتیان بۆ بنێریت و پەیوەندیت پێ بکەنەوە. لە کەرنەڤاڵەکەدا چەندین نمایشی هونەری کاراتی و جومباز بەڕێوەچوو کە نمایشەکان سەرنجی ئامادەبوانی بەلای خۆیدا ڕاکێشە.
سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی هێنانە دەرەوەی کەرنەڤاڵی ئەم ساڵیان لە نێو باڵەخانەی زانکۆوە بۆ سەیرانگایەکی وەک مێرگەپان بە خاڵی جەوهەری چوارەمین کەرنەڤاڵی زانکۆکەی دەزانێت و دەشڵێت هەوڵ دەدەن کە بە هەماهەنگی لەگەڵ زانکۆکانی دیکە پێشبڕکێ و فیستیڤاڵ و کەرنەڤاڵی زانستی ئەنجام بدەن. لە ڕاستیە ئەوەی ئەمڕۆ جیا دەکاتەوە لە کەرنەڤاڵەکانی تر کە ئەمە چوارەم کەرنەڤاڵە زانکۆی گەشەپێدانی مرۆیی پێڵدەستێ ئەوەیە کە لەم کەرنەڤاڵەدا توانیمانە لە دەرەوەی زانکۆ لە سەیرانگایەکی وەکو مێرگەپان خوێندکاران و قوتابیانمان چالاکیە زانستی و ئەکادیمی و ڕۆشنبیری و کولتورەکانی خۆیان لێرە بە ئەنجام بگەین هەم بتوانین لەم دیمەنە جوانەی کوردستان شێواز و کەشێکی خۆشی ئەکادیمی دروستکەین و هەم چالاکی خوێندکارانیشمان بەڕاستی بێتە دەرەوەی زانکۆ بۆ زیاتر ناساندنی زانکۆ و هەروەگەردانی زانکۆ بە کۆمەڵگاوە هاوکاری لەگەڵ چەند زانکۆیەک بۆ نمونە حتا زانکۆ حکوومیەکە وەکو پۆلیتەکنیک و هەندێک زانکۆی تر توانیومانە چالاکی جۆراجۆی زانستی بە ئەنجام بگەێنین لە بواری کۆنفرانس لە بواری پێشانگاکان و هەروەها لە بواری چالاکیەکانی ئایتی و کۆمپیوتەر و ئەوانە لە ڕاستیە زانکۆ هەماهەنگی کردووە لەگەڵ زانکۆکانە تەنها لەگەڵ زانکۆی سلێمانیش هەماهەنگیمانێ بۆ بوارانە بۆیە ئەتوانین بڵین دابڕان نێ لە نێوانمانە. لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان ئەنجامدانی فیستیڤاڵ و پێشبڕکێی زانستی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە کە ئەگەر بێت و ئەم چالاکیانە ڕێک بخرێن و هەماهەنگیان لە نێواندا هەبێت ئەوە بەرهەمی زیاتری دەبێت و دەتوانێت لە پرۆژەکانی قوتابیانیش بۆ بەرهێنان ئەنجام بدرێت. ڕاستی حەمامین تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ سلێمانی. خۆشەویستان لە شاری چەمچەماڵەوە مەراسیمی ئیمزاکردن و بڵاوکردنەوەی کتێبێک کە بریتە لە یاداشت و بیرەوەریەکانی ڕۆژانی مامۆستایەکی بە ئەزمموی قەزای چەمچەماڵ ڕاستەوخۆ پەیامێنمان جەلال جەباری لەگەڵماندا کاک جەلال سڵاوی خوارد لێبێ سپاس کە ئەگەر ئەو زانیاریمان بۆ بگوازیتەوە سپاس دەکەین. بەڵێ ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ مەراسیمی بڵاوکردنەوە و ئیمزا لەسەرکردنی یاداشت و بیرەوەریەکانی مامۆستایەکی بە ئەزمموی قەزای چەمچەماڵ بەڕێوە دەچێت کە وەکۆڵێ درێژترین ماوەی ژیانی لە خزمەت پەروەردە و فێرکردنی نەوەکانی ئەم کۆمەڵگەیەدا بووە کۆی ئەو بەسەرهات و ژیانەی کە تێپەڕ بووە لە کتێبێکدا کۆی کردوتە ئەمڕۆ ئیمزای لەسەرەکرێ وا دیارە لە ئێستادا پەیامنێرمان جەلال جەباری. جەلال جەباری سڵاوی خوارد لێبێت ئەگەر گوێت لە دەنگی من بێ بزانم ئەمڕۆ مەراسیمی بڵاوکردنەوە ئیمزا لەسەرکردنی ئەو کتێبە چۆن چۆنیە و چ کەسێک ئامادەیە لەوێ. سڵاوی خوای گەورە لێ و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت کاک ریاض جۆم لە دەنگی ئێوەیە دیارە ئێسێمە لە هۆڵی ڕۆشنبیرین لە قەزای چەمچەماڵ لێرە مەراسیمێک بەڕێوە ئەچێ کە مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی بیرەوەریەکانی ژیانم لە نووسنی مامۆستا سابیر محەممەد کا بە تەمەنترین مامۆسایە لەسەر ئاسی قەزای چەمچەماڵ و لە دەی 1938 هەر لە قەزای چەمچەماڵ لەدایک بووە. مامۆستا سابیر دیارە ماوەی زیاتر لە 41 ساڵ لە بواری پەروەردە و فێرکردن بەسەر جەم قۆناغەکان چ قۆناغی مامۆستایی چ یاریدەدەری چ بەڕێوبەر وە چ تا سەرپەرشتیاری پەروەردەیش لە بواری پەروەردەیە خزمەتی کردووە. لە ئێستاە مەراسیمێک بە ئامادەبوونی ژمارەیەک بەرپرسی حزبی و حکومی وە ژمارەیەک هاوڵاتی قەزاکە لێرە بەڕێوە ئەچێ و بڕیارە کتێبەکەی بە ئامادەبووان بناسرێت. من دیارە ویستم مامۆستا خۆی وەرگرم بەڵام دیارە بە و پێی مامۆستا بڵین تەمەنێکی هەیە ڕەنگە بۆ ڕاستەوخۆ زۆر شیاو نەبێ. من لەگەڵ بەڕێز کاک بەختیار شەریف بەڕێوەری ڕۆشنبیری چەمچەماڵ گفتوگۆکەم. کاک بەختیار سڵاوت لێبێ. ئەگەر پێم بڵێ ئەو مەراسیمە بڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری بەڕێوە چییە و ئامانج مەبەستان لەم جۆرە مەراسیمە چییە؟ مەراسیمەکە ئاماژە توێکرد مەراسیمی ناساندنی کتێبێکە کە بەدانیشتنی یادداشتەکانی ژیانم لەلایەن بەڕێز مامۆستا سابیر وەکێ لە بە تەمەترین مامۆستاکانی چەمچەماڵ کە مامۆستای زۆر مامۆستا و جیلی ئەم شارە بووە و مەراسیمەکە بریتێ لە ناساندنی ئەو کتێبە وەروەدا بەشکردنی کتێبەکە بەسەر ئامادەبوانی ئەم سنوورەدا. ئامانجەکەشمانێمە وەکو بەڕێبەرایەتی ڕۆشنبیری و نەری چەمچەماڵ کە کتێبەکەش لەسەر بودجەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لەسەر فەرمانی بەڕێز وەزیری ڕۆشنبیری و لاوان چاپ کراوە. ئامانجمەلە و ناساندنی ئەم کتێبە بکەین و ئاماژە بۆ بکەین کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان سەرڕای کارەکانی کەی لەگەڵ کار و چالاکیەکانی پێشووتریدا کتێبیش چاپ دەکات وەروە ناساندن و مەراسیم بۆ کتێبیش دەکات.
کارەمە یەکەم کتێبی مامۆستایە بڵین لە بواری بیرەوەرەکانی ژیانە چاپ بکرێت بەڵێ یەکەم کتێبی مامۆستایە کە خۆی نووسێتی و ماوەی چەند وەک ئاماژەی پێکرد ماوەی 3 ساڵە لەگەڵ خانەنشینبوونی دەستی داوەتە نووسینەوەی یادداشتەکانی کە لەو کاتی لەدایکبوونیەوە لە سنووری قەزای چەمچەماڵ تا ئێستای کاک بەختیار وەکو تا پرسیار تا چەند پێویستە و کەسانی بڵین ئەزمموونیشانەی لە ژیانە چێت لە هەر بوارێکە بڵین لە کۆتای ژیانە ئاوا بیرەوەرەکەیان کرێت بە کتێب ئێوە تا چەند وەکو ڕۆشنبیری ئەتوانن هاوکاریان بن بەڵێ ئێمە وەکو ئەگەر لەوە دەست پێ بکەین وەکو هاوکاریکردن توانای دارایمان سنووردارە ڕەنگە نەتوانین توانای هەموو کەسێک بکەین بەڵام وەکو پێویستی زۆر پێویستە هەموو ئەو کەسانی کە لە ژیاندانەوانی کە ئەزمموونێکیان هەیە بیرەوەرەکانە بنووسنەوە بۆی خەڵکی سوودی لێ ببینێ بۆی خەڵکی چاولەوان بکات بزانێ هۆکاری سەرکەوتنەکانی ئەوان ئەو خزمەتی ئەوان کوردیانە چۆن بۆ بەچی ڕێچخەیەکدا ڕۆشتووە سپاس بۆ بەڕێز ئەوەندەی بزانی ناوەڕۆکی کتێبەکە تەنها یادداشت و بیرەوەریەکانی خۆیەتی لە بواری پەروەردە و ئەو ماوەیە کە نزیکەی نیو سەدەیە خەریکی مامۆستایەتیان بۆ منە قۆناغی تری سیاسی و چوزانم ئەو کۆمەڵایەتیشی تایە ئەگەر خۆزگە مامۆستات بدواندایەوە قەبارە و ژمارەی لاپەڕی کتێبەکەمان پێ بڵێ ئەگەر لات بێ و نرخەکەی ئایا چۆنچۆنی بۆ منە بە خۆڕایی دەدرێت بە ئامادەبووان یان نرخێکی لەسەر دیاری کراوە بەڵێ کاک ڕاست کاک بەختیارەگەر بێتەوە ئێرە عزیز نەبێ دیارە ئەو کتێبەی کە من ئاماژەم پێکرد سەرجەم قۆناغەکانی ژیانی مامۆستا لە خۆ ئەگرێت نەک تەنها ئەو ماوەی کە ماوەی وەک ئاماژەم پێکرد 41 ساڵ لە بواری بەروردە و فێرکردنا مامۆستا خزمەتی هەیە دیار هەر لە قۆناغی مناڵی تا قۆناغی خانەنشینی مامۆستا کە ماوەی چەند ساڵێکە مامۆستا بەهۆی تەمەن و بەهۆی خزمەتەوە خانەنشین کراوە کاک بەختیار ئەگەر بێتە ئێرە هاوکارم پرسیارێکە کە دیارە قەبارەی کتێبەکە چەندە و ژمارەی لاپەڕەکانی ئەگەر لات بێەوە ئایا ئەو کتێبە ئەفرۆشرێ یاخود هەر بە دیاری ئەبەخشرێت نا ئەو کتێبە بۆ فرۆشتن نییە ئەوە تیراژی کتێبەکە 500 دانەیە کە بە دیاری دەبەخشرێت بەسەر و کەسانی کە ئامادەن و هەروە ئەو کەسانی مامۆستا خۆی پێی باشە پێیان ببەخشێت بۆ کتێبخانە گشتەکان بۆ شوێنەکان بۆ بەڕێبەرایەتی پەروەردەکان و ژمارەی لاپەڕەکانی ئەم کتێبەش کە چاپکراوە بەشێ لە بیرۆرەکانی تێدایە 320 لاپەڕەیە جەلال جەباری ئەگەر بەرگی کتێبەکەشمان پیشان بدەین بزانین خۆی زانارەکان بوو لەسەر مەراسیمی بەرگی کتێبەکە ئەگەر کتێبەکەمان بیتێ کاک ڕاز دیارە ئەمە چۆنەڵی دیزایانی کتێبەکەی مامۆستایە لێرە کە بیرەوەریەکانی ژیانم لە نووسینی مامۆستا محەممەد سابیر محەممەد کە وەک ئاماژەم پێکرد مامۆستا لە دەی نیسان 1930 لە قەزای چەمچەماڵە دایک بووە و ماوەی زیاتر لە 41 ساڵ زۆر سپاس لێرەوە ڕێز و سڵامان بۆ مامۆستا عەزیزە هەیە کە لە یەکێک لە بەرنامەکانی ڕازی تەمەنی کەناڵی ئاسمانی پەیامیش چیرۆک و سەرگوزەشتەکانی ژیانی گەڕاوەتەوە بە ئومێدی مامۆستای باش و بەزمون بۆ کۆمەڵگەکەمان. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویست ئێستاش سەرنجتان بۆ زانیاریەک ڕادەکێشین لەسەر قەقنەس. قەقنەس پەلەوەرێکی زۆر جوان و دەنگخۆشە و دەنوکی 360 کونی تێدایە. لەسەر کێوێکی بەرز بەرەو ڕووی با دەنیشێتەوە و دەست ئەکا بە خوێندن ئاوازێکی سیر لا دەنوکیەوە دەردەچێت بۆیە پەلەوەرێکی زۆر با کاریگەری دەنگەکەی لە دەوری خڕدەبنەوە و ئەویش هەندێکیان دەخوات و بەو دەنگەی فریویان دەدات. دەگوترێت 1000 ساڵ دەژی کە مەرگی نزیک دەبێتەوە دەچێتە سەر کۆمەڵەدارێکی وشکی زۆر و دەست دەکات بە خوێندن لە سەردارەکان و سەرخۆش دەبێت و باڵەکانی لە یەک دەخشێنێت. وەگەر لە بن باڵی هەڵەستێ و دارەکان دەسووتێن و قەقنەسیش خۆی پێوە دەسووتێ. هێلکەی قەقنەس لەو خۆڵە مێشیەوە دروست دەبێ و بێچووی تری لێ دەبێتەوە چونکە قەقنەس نێرینەی نییە. قەقنەس دەڵێن گوایە باڵندێکی زۆر دەنگخۆشە با سۆزی خۆی دەسووتێ. قەقنەس باڵندێکی ئەفسانەیە دەنوکی ژمارەیەکی زۆر کونی تێدایە و دەنگێکی خۆش و سەرسوڕهێنەری هەیە 1000 ساڵ تەمەنەکات کە گەیشتە سەرە مەرگ یاخود کە مەرگی نزیک بووەوە دارێکی زۆر کۆکاتەوە و لەسەر لووتکەی دارەکان ئەنیشێتەوە ئەوەندە باڵ لێ ئەدات تاوەکو ئاگر لا باڵەکانی هەڵدەستێت و دارەکانی ژێری ئاگر ئەگرێت و خۆشی دەسووتێت لا خۆڵە مێشێک لا خۆڵە مێشەکەی قەقنەسێکی تازە دێتە بوون. قەقنەس یان قەقنەس باڵدارێکی خەیاڵیە دەڵێن دەخوێنێ و باڵ لێک دەدا ئاگر دەگرێ و دەسووتێ بریتە لاشتی تەواو سووتە و قەقنەس دەڵێن پەلەوەرێکی ئەوەندە دەفڕێ و بەرز دەبێتەوە تاتینی خۆر دەیسووتێنێ و دادەکەوێ. لە زمانی شعریدا وشەی قەقنەس یان قەقنووز نیشانەیە بۆ لووتکەی سووتان زیاتر لە شعری عاشقانەدا بەکاردێت وەک ئاماژەیەک بۆ سووتانێکی بێ ئەندازەی عاشق لە تاودوری مەعشوقەکەی.
لا شاعری زۆرینەی شاعراندا ڕەنگی داوەتەوە بەتایبەت لا شاعیرە کلاسیەکاندا جگە لا شعر لە ناو داستانە کۆنەکانی چین و فارس و عەرەب و یۆنانیدا ئەم وشەیە بەکار هاتووە وەک باڵندەیەکی پیرۆز باسی لێوە کراوە. ئەمانەی خوارەوە نمونەی چەند پارچە شاعرێکن کە وشەی قاقناز تێیدا بەکار هاتووە. مەحوی دەڵێت بە ئۆغرکردنی من بوومە قاقناز کە ئەو چوو بۆ سەفەر من بۆ سەقەر چووم. مەولەوی دەڵێ بەڵ ناکە نەیچی بەیۆ جەلاوە و مەقامەکەی قەقنەز ئاساوە. سەید کاملی ئیمامی دەڵێ باگری دووری تۆیە بوومە قەقنەز نەماوە گیانەکەم هیوام بە هیچ کەس. جەلالی مەلەک شاڵێ من قەقنەسم لە ئەفسانە و لە مێژوودا ناوم هەیە گەر بم کوژن هەزاران جار من خۆڵەمێشم ئەکەم بە هێلانەی هاوار. تاهیر بەگی جاف دەڵێ بولبولی زارم دەناڵم قەقنەسم ئاگر بەجان گادەگریم گادەسووتێم یاری قەددارم وەرە. لە زمانی گشتیدا وشەی قەقنەسمان زۆر جار بەرگوێ کەوتو و کەم تا زۆریش بەکارمان هێناوە. بۆ شتگەلێک کە زۆر بسووتێت و ڕەش ببێتەوە دەڵێن ئەوەندە سووتا بووە بە قەقنەس لەمەوە بۆمان دەرەکەوێت کاوشەکە نیشانەیە بۆ لووتکەی سووتان و ڕەشبوونەوە بە هیچ شێوەیەک بۆ مەبەستی ناوهێنان و ئیشارەتکردن با باڵندەیەک بەکاری ناهێنن ئەگەرچی بنەڕەتی وشەکە لە ناوی باڵندەیەکی ئەفسانەییەوە وەرگیراوە. ئەڵێن قەقنەس باڵندێکی خەیاڵیە و دەنووکی زیاتر لە 300 کونی تێدایە و ڕەگەزی نێری نییە و هێلکەکەی لاخۆڵەمێش و سووتوەکەی خۆی دروست دەبێت و دواتر دەبێتەوە بە نەوەیەکی تر. بەڵێ عزیزان و خۆشەویستانم تەوەری سێمی بەرنامەکەمان بریتە لە پرۆژەی ڕەخساندنی هەلی کار بۆ ئەو کەسانی کە تا ئێستا هەلی کاریان بۆ نەبوو بەتایبەت ڕێکخراوێکی ئەڵمانی بە ناوی گیز لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری شارەزور و هەورامان ناوی ئەو کەسانەی نووسیوە کە تا ئێستا بێکارن بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز عەبدولمەجید فەرەج بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی کاری سلێمانیمان کردووە لە ناو بەڕێوەبەرایەتی کارەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک عەبدولمەجید سڵاوی خوارد لێ بەسپاس بۆ ئەوەی کە ئەم دەرفەتەی خۆت بە ئێمە دەدەی لەسەر ئەوەی کە چۆن پرۆژە بۆ پرۆژەی ڕەخساندنی هەلی کار بۆ گەنجان و بێکارەکانی کوردستان بڕەخسێنین. دەربارەی ئەو باسێکە جەنابەت بەڕێز باسێکە لەسەر ئەوەی ڕێکخراوی جایزەتی ئەڵمانی وەزارەتی کار وەزارەتی کارمان لەگەڵ ڕێکخراوی جایزێت پرۆژەیەکیان هەبوو پێشتر بەنیاز بووین لە قەزا و نەرەوەی مەرکەزی شار بنکەی بەکارقسم کرێتەوە بەڵام لەبەر نەبوونی دابینکردنی فەرمانبەر بۆ ئەو یەکانە بیرۆکەیەکی تر هاتەکایەوە ئەویش بیرۆکەی پاسی گەڕۆک دەڕێی پاسی گەڕۆکەوە بۆ لیژنەکانی بەڕێوەبەرایەتیمان لەگەڵ ڕێکخراوی جایزێت سەردانی قەزا و ناحیە و ئەو شوێنانەی کە ژمارەیەکی زۆر دانیشتوانی تێدایە و بنکەی بەکارخستنیان تێدا نیە ئەو کەسانی کە بێکارن و تا ئێستاش فرسەکارێکیان دەست نەکەوتووە ئەتوانن وەکو ناونووسینی سەرەتایی تۆمارێک ناوەکانیان نەکرێت و ئامارێک کۆکرێتەوە. پرۆژەکە لە مانگی یەکەوە دەستی پێکردووە لە پارێزگای دووەک دوایی هەولێر و ئێستا لە پارێزگای سلێمانی و پێشتریش لە پارێزگای هەڵەبجەی شەهیدیش کاری کردووە. کاری ئەم لیژنانەمان بریتە لەوەی ئەو کەسانەی بێکارن لە هەر ئاستێکا من لە ئاستی خوێنەواری بە ئەوانەی بڕۆنەمان هەیە یا بڕۆنەمان یا هەر جۆرەکارێکە هەپار حەزیان لە یەکەن ئەتوان ناوێک پان تۆمارگەن. ئەو جۆرە کارانە چین کە مامۆستا عەبدولمەجید ئەگەر پێمان بڵێ بزانین ئەو جۆرە کارانە چین کە
ئەو خوێندکارانەی ئەوەی کە باسیەکە ئەوەی کە پسپۆڕی هەبێ ئەوەی کە نەیبێت کە فۆرم پڕکاتەوە لە چ کارێکدا ئیشیان بۆ دۆزنەوە ئەو هەلی کارانە چین کە ئەو خوێندکارانە ئەتوانن لەو بوارەدا کاری تێدا بکەن. زیاتر لە 15,000 کەس خەڵکی بێکار لەم سنوورانە ناوی خۆی تۆمار کردووە. ئەم داتانە کۆگرێتەوە لەگەڵ پارێزگەکانی تراوە لە بەتەمان لە 18 مانگی تەمووزە ئەلانی ئەو ژمارانە بکرێت و ئەو جۆرە هەندیکارانە بکرێت کە خەڵکی داوای کردووە و ئەو داتانە دێتە دەست حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کاری لەسەر بکات. بۆ لەگەڵ تەنسیقکردن لەگەڵ کەتی تایبەتە ئەوەی بۆ کەتی حکومی ئەگەر بۆ دامەزانی پرسەی دامەزن هەبوو باشە ئەگەر نەبوو ئەوانە لە کەتی تایبەتە فرسەکانیان بۆ بدۆزێتەوە لەگەڵ پرۆژەکانی کەتی تایبەت و هاوکاری. مامۆستا عەبدولمەجید لەکوێوە دەستان بەم پرۆژەیە کردووە ناونووسینم مەبەستە و سنووری پارێزگای سلێمانی چەند ئەخایەنێ و تا ئێستا چەند کەس بێکارن و ئایا دەرچوانی تەنها دەرچوانی زانکۆ پەیمانگاکان هەلی یان بۆونە فرسەتی ئەویان پێدرێت کە کاریان بۆ بدۆزرێتەوە یان بۆونە خەڵکی ئازنزمیشی ئەبێت تێدا بێ. مامۆستا ئەو کەسانەی کە فۆرم پڕەکەنەوە کەواتە ئەو کەسانەی کە فۆرم پڕ دەکەنەوە خۆیان بە دڵی خۆیان جۆری کارەکەیان هەڵەبژێرن یان ئێوە دواتر خۆتان سەرژمێریەکی بۆ دەکەن و زۆر باشە کەواتە پێتان وایە ئەم پرۆژەی ئێوە کێشەی بێکاری لە هەرێمی کوردستاندا چارەسەر بکات واتە بێکاری نەمێنێت؟
مامۆستا عەبدولمەجید لە ساڵی ڕابردوودا کە قوتابی لە زانکۆ و پەیمانگاکان تەواو دەبوو 3 تا 5 مانگ بڕی 150,000 پێ ئەدرا مانگانە تا ڕادێ شتێکی باش بوو ینی قوتابی لەو مەیوسی و نائومێدی و بێهکاریە ڕزگارە کرد لە ئێستادا خۆ قەیرانی دارایی بەجۆر لە جۆرەکان نەماوە بۆچی ئەوە هەوڵی گەڕانەوەی ئەم موچە 150,000 بۆ دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان نادەن یا چیتان کردووە بۆ گەڕانەوەی سەر لە نوێ ئەم موچەیە؟ مامۆستا عەبدولمەجید هەمیشە دەسەڵاتداران و سیاسەکانی ئەم وڵاتە کۆمەڵێ بەرسێبەری خۆیان کۆمەڵێ خەڵکی نزیکی خۆی تەعینەکە بە ڕێژەیەکی زۆر کەم میدیاکانی خۆیان نزیکەکانی خۆیان دەیکەنە هەڵڵایەک لەو خەڵکە و گوایە دامەزراندن و ڕەخساندنی هەلیکارێ بۆیە ڕەخساندنی هەلیکاریش دەبێت یەکێ لە دروشمەکانی هەڵبژاردننی یەکێ لە حیزبەکان بەڵام دەسەڵاتداران و میدیاکان و حیزبەکانیان دەیان هەزار دەرچووی زانکۆ و پەیمانگاکان نبینن کە لە نائومێدی و لە نەبوونی کارە یا تووشی مەیوسی و شەڕی دەرونی و بۆ نەخۆشی دەرونیە بن یا سەری خۆیان هەڵەگرن بەرە ئەوروپا بۆچی یانی مەبەستمەوەیە ئەم دەیان هەزار قوتابیە نەبینرێ و ڕێژەیەکی زۆر کەم کە هەلی کاری بۆ ڕەخساویش لەوە چێ حیزب پشتگیری کردوە یان نزیک بێ لە کەسایەتی و دەسەڵاتدارێکەوە تەنها ئەمە دیارە و ئەمە ئەبینرێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولمەجید فەرەج بەڕێبەری بەڕێبەرەتی کاری سلێمانی زۆر سپاس کە بۆ زانیاریەکان و ئەو کاتی خۆت کە بە ئێمەت بەخشی دووبارە زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەڕێستان. خۆشەویستان کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن ئومێدەکەینجی ڕەزامەندی خوای گەورە و پاشانێوە یازید و خۆشەویست بوو بێ و تا بە یەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان